ناڕەزایەتیەکانی هاوڵاتیان دژیە و بۆنە ناخۆشەی لە گەڕەکە کوردیەکان بڵاو بۆتەوە بەردەوامە. گروپی شەقام و بەشێک لە هاوڵاتیانی گەڕەکی پەنجەعالی جارێکی دیکە دژ بە چارەسەر نەکردنیە و گرفتە گربوونەوەیان ئەنجامدا و داوای چارەسەری ئەو بۆنە دەکەن کە بەوتەی ئەوان هۆکارەکەی پاڵاوگەیەکە لە نزیکە و گەڕەکە دروست کراوە و بە شەوان بڵاو دەبێتەوە. بەبیللا خۆم یەکێکم قوربانیم نەخۆشم، وەڵڵا بەبیللا نەخۆشم بە بۆنێ ئەم بۆنەوە. سیەکانم داڕزا گەنجێکم بەم تەمەنەوە تۆزە هیچەکەم هیلاکە بم بۆ چارەسەر ناکرێت نایەدن ئیخۆ یعنی چی ئەگە فلتەرێکی بۆدانن ئەم هەموو پارە ئەمە هەموو دوزیە ئەم هەموو کورە ئەم هەموو ڕسواییە یعنی معقولە بۆنێک چارە نەکەن ها دەبڕۆ بینایەتە جاوزگە لەوێنە ئاربانێتە جاوزدانە بزان چۆن چارەیەکەن ئەمە ژیانە داوا لە بەرپرسانی ئەم شارە ئەەکەین وەلەو جۆش ڕناگرن چونکە بەڕاستی بەداخەوە ئێڵێم بەرپرس لەم شارە نەماوە چونکە خەڵکی کەرکووک بێ کەسە کەس لی ناپرسێتەوە بۆیە ئێمە لێرە داوا لە هەموو بەرپرسانەکەین بە ویژدانەوە لەگەڵ ئەم شارەیە تەعامل بکەن بۆ ئەوەی ئەم ژەهرەی کە بڵاو ئەبێتەوە ئەبێتە سەرەتانێکی درێژخایەن بۆ مناڵەکانمان نەک خۆمان تازە ڕۆیشتین بەڵکو بۆ مناڵەکانیشمان ئەبێ بین. بەڵاوبوونەوەی ئەو بۆنە و زیادبوونی پاڵاوگاهلەکان لە شارەکە کاریگەری خراپی لەسەر تەندروستی مرۆڤ دەبێت. بەڕێوەبەری نەخۆشخانەی شێرپەنجەی کەرکووکیش دەڵێت ژینگەی کەرکووک لەبار نییە بۆ تەندروستی مرۆڤ و لە داهاتوودا زیانەکانی پیسبوونی ژینگەی کەرکووک بەهۆی ئەو جۆرە پاڵاوگایانە لەسەر تەندروستی دانیشتوانی کەرکووک دەردەکەوێت. ژینگەی کەرکووک شاری کەرکووک بۆ هەموو لایەکە ڕوونە کە ژینگەیەکی پیسە هیچ ساڵ دوای ساڵ مەسپا و کۆمپانیای کەوەی لە بواری نەوت و غاز ئیشەکە زیادە بێت جگە لەوەی حکوومیەکان کەوەی کە هەبووەوە پێشوەخت چەند ساڵە کە دەگەڵ ئەوە هیچ بەرگەریەک نەکراوە کە بۆ کەمکردنەوەی ئەو زەرەرەی کە کۆمپانیا حکوومیەکانیکەن لەگەڵ ئەوەش کۆمپانیای و مەسفای ئەهلی ڕەنگە لەم ساڵانەی ڕابردووە زیادی کردووە ئەوە زیاتر کە ژینگەی کەرکووک زیادی کرد یعنی پیستر بووە کە پیستر بووە بەرامبەر ئەوەش هیچ معالەجەیەک نەکراوە بۆ ژینگەی کەرکووک یعنی با بڵێ بۆ نمونە پشتێنی سەو زیاد بکرێت یان نەمام و باخچە زیاد بێت یعنی منطقێک ساڵ دوای ساڵ ئەبینین شاری کەرکووک شارێکی بێلەون دەرەچێت یعنی هیچ منطقەیەکی سەوزیتیان نییە هیچ باخچەی گەورەیتیان نییە ئەمە ڕاستی تەقسیرێکی زۆر گەورەیە لە حکوومەت بە شێوەیەکی گشتی لە حکوومەتی لۆکەڵشی شاری کەرکووکەوانی کەرکووکیان بردەڕێوە لە ساڵانی ڕابردوو کە لەگەڵ ئێستاشایە جگە لەو کە باسی کێشەی زبالەش هەیە کە ناو کەرکووکە گەڕەکەکانی پڕ کردووە بە زبالە ئەمە هەمووی کاریگەریەکی کاتی هەیە و کاریگەریشی درێژخایەنشی هەیە کاتێکە لەسەر ڕەنگە ئەمەی کە ئێستاایە ژێن و بۆ درێژخایەنش لەسەر مناڵەکان کەوەی سەعمری ساڵ و 2 ساڵ و یان کەمتر لە ساڵە ئەم هەناسە و ئەم هەوا پیسە هەڵەمژێت بۆ مستەقبل تەندروستێکی خراپیە بێت توی شکلەوانە شێرپەنجەیە ساڵانە بەهۆی پیسبوونی ژینگە و نەبوونی ڕێژەی پێویستی سەوزای و زۆربوونی کارگە و بەڵاوبوونەوەی مادە کانزایەکان لە شارەکە ئامارەکانی توشبوون بە نەخۆشی شێرپەنجە زیاتر دەبێت. بە پێوە ئامارەی دەستپەیام کەوتووە تەنها لە 6 مانگی سەرەتای ئەم ساڵدا 1650 نەخۆش سەردانی نەخۆشخانەی شێرپەنجەی کەرکووکیان کردووە بە مەبەستی وەرگرتنی چارەسەر و ئامارەکانیش ساڵانە ڕوو لە هەڵکشانی زیاتر دەکەن. چیانووری کەناڵی پەیام کەرکووک.